ترمن ميفانك يا بريس حاتم حسون سروكي أكاديمية ناف دولتي يا أمريكا جبو راهنانا لأمريكا كل جباجير رباطة مغربي ديت قال مدابيتن بريس حاتم تبخيرات جبو كردستان بشاري دست بك عراقي دست بكين يعني هر چند كاك بريس حاتم كو عراق بشك نيجوي الشري او شر نهادنا برا امريكا واسرائيل وايران هاتيه دست بكرن كو 14-15 روزه بردوامه بوچی چند گروپ و چکدارک دناوا عراقی دا حول دادن کو عراقی بخزنی ناوا شرکی و هادا ددما که دا کو امریکا گوتی عراق بشک نیجوی شرعی السلام عليكم ورحمة الله وبركاته. تحية طيبة لكم ولجميع مشاهدينا طواوي بينراني كنالي 24 الأعزاء. أولا شكرا جزيلا على الاستضافة. سرتا زور سباس بو بانگش کردنم. دعنا أولا نقول پیشا مشتاق بابلين اما صراع يطلق عليه سياسي ململانيك دبينين كالروي سياسي ولروي هزري أكاديميو پیدا گوترێت ململانەی هزرا هاوتەریبەکان کە تێیدا ئەمریکا و ئیسرائیل باڵادەستیەکی تەواو لە ڕێگەی هێزی ئاسمانی و تەکنەلۆژیایەوە بەسەر ناوچەکەدا دەسەپێن لە کاتێکدا ئێران لە استراتیژیەتی قوڵی تونێلەکانەوە شەڕ دەکات لە ئاسمانێکی کراوەدا بە زیرەکی دەستکرد ئەو شەڕە بەڕێوە دەبدرێت لە خوارەوەش لەسەر زەوی بە خۆشاردنەوە و بە میڕێژکردن شەڕەکە دەکرێت ئەگەر سیر بکەین لە بەشی وڵاتانی ڕۆژاوە ئاسمانەکە بۆ شەڕ بەکاردێنرێ و لە بەشی ڕۆژهەڵاتیش زەوی پرچەک و میڕێژ دەکرێت بەڵام سەرکەوتنی استراتیژی بە باڵادەستی ئاسمانی بەدەست ناهێنرێت ناوچەکەش گیری خواردووە قوربانیەکەش ئەو وڵاتانن کە دەکەونە نێوان ئاسمان و زەویەکە ئەویش بۆ نمونە عێراق و تەواوی وڵاتانی ناوچەکەن سەبارەت بە هاتنە ناوەی عێراق بۆ ئەو ململانەیە لە ڕاستیدا نرى أن التصعيد الإقليمي دەبینین زیادبوونی ئاڵۆزیەکان لە ناوچەکە في العراق على بەتایبەتی لە عێراقیش من خلال الجماعات المسلحة بەفشاری گروپە چەکدارەکان دەکرێت هۆکارەکەشی جموجۆڵەکانیان هۆکاری جموجۆڵیشیان هەرچەند فشار لەسەر ئێران زیاد بکات دەبینین هەوڵەکان بۆ هێرشکردنە سەر بنکەکان و دامەزراوەکان هەروەک لە هەرێمی کوردستانیش بینیمان زیاتر دەبێت ئامانجەکەشی کەمکردنی فشارە لەسەر ئەو لایەن برای بەڕێزم ترسەکە زیاتر لەسەر زیادبوونی ئاڵۆزیەکان نییە بەڵکو لەوەیە بکەونە نێو تەڵەی کار و کار لەوانەیە لە دەستی سیاسەتمەداران بچێتە دەرەوە و لە کۆنتترۆلیان دەربچێت و شێوی لە گۆڕەپان دروست زۆر باشە پێویستە ئەمریکا چ بکەتن ji bo vê çendê ev grûp û çekdarên ji yasa derketî di nava Iraqê da yanî bu evê nebne metirsî li ser Emerîka yanî pêwîst e Emerîka çi mîkanîzmekî bigirte ber di sibe rojê da eger bêt û desthelata Îranê jî bête herifandin ji navçûn ew grûpên di nava Iraqê da nebne metirsî li ser berşewendiyên Emerîka يعني جارك هذيك برشواندين أمريكا دنافشي دا بأرماج نجرن يعني بيوست أمريكا شو بكتن بوفيكي أول مرة هذه الضربات هي نتيجة كم زاروا هيرشانا درنزامي لسيادتها الكاملة نماني السرورية نەمانی دەسەڵاتی بڕیاری ئاشتی و جەنگە بەدەست دەوڵەتەوە کاتێک چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت دەبێ گۆڕەپانەکە دەبێتە شوێنی یەکلاکردنەوەی ململانەکانی وڵاتانی جیهان بابەتەکە گرنگی لەوەدایە چەک لە دەستی دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت بێ ئەوەی دەبینی ململانەی ئیرادەکانە لە گۆڕەپانی عێراقدا دەگوزارێت هەمیشە سەروەری دەبێتە قوربانی دەرچەکەش چییە؟ ئەمریکا چی دەکات؟ دەرچەکە تەنیا سەربازی نییە بەڵکو دەرچەیەکی سیاسی و یاساییە پێویستە گرێبەستێکی نیشتیمانی سیاسی نوێ کارا بکرێ کۆتایی بە حاڵەتی دووبەرەی دەسەڵات بێنێ
جیهان ڕێز لە سەروەری عێراق ناگرێت ئەگەر عێراقیەکان خۆیان ڕێز لە دامەزراوەکان و دەوڵەتی خۆیان نەگرن و ڕێگەی پێ بدەن ببێتە سەکۆیەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی تر یان بۆ بەرپەرزدانەوە بێ بۆیە عێراقی ئەمڕۆ بەرگە ناگرێ ببێتە گۆڕەپانی ململانیەکان و بۆ لایەنەکانی دیکە بەکاربێنرێ عێراق پێویستی بە ئارامیەکی استراتیژیە بۆی مرۆڤ بنیاد بنێتەوە دامەزراوەکان بنیاد بنێتەوە موشەکی گروپە چەکدارەکان وەڵامی ئەمریکا یەک نەخۆشیە ئەویش هەمووی ئاماژە و نیشانەکانی یەک نەخۆشین ئەویش لاوازبوونی دەوڵەتی ناوەندی و فیدرالیە چارەسەریش لە ناو خۆی نەک لە دەرەوە کاک حاتەم با بینە سەر شەڕێ ئیرانێ و یان بژن ئۆپراسیۆنە ئەمریکا و ئیسرائیلێ بۆ سەر ئیران و بەرسڤێن ئیرانێ ئەف شەڕە دکەنگی بدوماهی کێتن یان بێژین بە چ تشتێکێ دێ بدوماهی کێتن یعنی پێویستە ئەمریکا چ ئارمانجێکێ بەدەستخۆ ببینیت ئەمریکا و ئیسرائیل گۆ ببیتە خاڵە دومای هاتنە وی شەڕەی اوكي الان مطروح في داخل لا واشنطن او خلينا نقول في الصحف لا روجنامه كان يتناولون 3 سيناريوهات سي سيناريو في هذا الموضوع لسر بابته باز لاحقا دواتر سير ودادات السيناريو المرجح او سيناريو زورتين اجري هي بمصطلح التبريد التدريجي اي الوصول الى نقطه الترهاب العسكري بەخاڵی نەمانی توانای سەربازی بۆ هەموو لایەنەکان ئەمەش ئاگر بەستێکی درێژخایان دەبێت دواتر ڕێککەوتن دەکرێت لە پشت بەردەکان تاوەکو ڕێککەوتن لەسەر دۆسیەی نەوت و غاز و بابەتەکانی ترکە سیناریۆی دووەم پێی دەگوترێت دووبارە ڕێخستنەوەی پەیکەربەندی ناوچەکە ئەمەش هەژمونی وڵاتانی زلهێز دەسەپێنێت وەک ئەمریکا و رووسیا و چین نەخشە ڕێگەیەکی نوێی سەقامگیری دروست دەکات ئەمەش ڕۆژهەڵاتێکی نوێی ناوەڕاست بەدی دەهێنرێت وا دەکات بەرژەوەندیەکانی هێزی ناوچەکە لاواز بکات وەک وڵاتانی وەک ئێران وڵاتانی تر لە بەرژەوەندی ئابووری وڵاتانی زێ سیناریۆی کۆتاییش پێی دەگوترێ گۆڕام بەرە و ناوخۆدا واتە ئەو ڕژێمانەی پەلکێشکراون یاخود تێوەگلاون لە ململانیەکان ناچار بکرێن قەیرانە ئابووری و کۆمەڵایەتیەکان چارەسەر بکەن کە بەهۆی ململانی و شەڕەوە بووە ئەم سیناریۆیەش لاوازە زۆرترین ئەگەر کە ڕووبدات سیناریۆ یەکەم و دووەمە باشە بەڕێز حاتەم ینی هەست ناکەی کو ئیرانێ ئەمریکا و ئیسرائیلێن بێزار کردین یعنی توقعات و چاوەڕوانیە وان دوو وڵاتانەدا بوو کو ئیران سانەهیتر بکەویتن دەمەکێدا کو 15 ڕۆژن ئیتر ئیران هێشتا لەسەر پێیان خۆیە ئەنی موشکێن باڵستی درۆنێن خۆکوژی ئاراستەی بەرژەوەندێن ئەمریکا و هەروەها ئیسرائیلێ تێنەکردن دەهان بنگەهێن سەربازیên ئەمریکا لە ناوچەی بە ئارمانج گرتینە یعنی vêyekê wiha nekiriye ku ئەمریکا و ئیسرائیل نەزانن کەنگی دەژوی شەڕی دوماهیکێن یان دێ دوماهیکێ وی شەڕەیینن نعم نعم مثل ما تفضلت الحرب مستمرة بس زنگ بەردەوام وسيحدث زنگ بەردەوامە دواتر چی ڕوو دەدات احنا الان نعيش ئێمە ئێستا لە قۆناغی داڕشتنەوەی نەخشەی جیۆسیاسی واتە جەنگ تەنیا پێکدادانی سەربازی نییە بەڵکو بووەتە ململانەی ئیرادەی نێودەوڵەتی ئەو سیناریۆی زۆرترین ئەگەری هەیە یەکلاکردنەوەی سەربازی سەرتاسەری نییە بەڵکو قۆناغێکی ڕاگوزەریە بۆ بەهەدەردانێکی ماسکراو دەستەواژەیەکی سەربازیە تاوەکو هەموو لایەنەکان ناچار بن توانایان بەهەدەر بدرێ بێنە سەر مێزی دانوستان لە پێناو ڕێڕەوە ئاویەکان و ئاسایشی وزە دانوستان بکەن چونکە ئەو جەنگە سەلماندی شەڕی بە کرێگیراوی چەند کاریگەرە ئێستا لە قۆناغی یەک ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ دەبینین لێکەوتەی هەیە لێکەوتەکانیشی
لاوازبوونی گروپی چەکدارەکانە لە پێناو وڵاتدا. باش بەڕێز حاتەم کە گەڕانەوەی بەڕێز حاتەم دوماهەیەک پرسیارە من ئەوەیە یعنی ئەمریکا دەستپێکا شەر گوتیمە چەند ئامانجێک هەنە دناوا ئیرانێدا گوتیمە چەند ئامانج هەنە دناوا ئیراندا کو ئەم ژنا ببین یا یەکێ چەکی ئەتومی هەتا نەها بنگێن ئەتومی نهاتینە بردومانکردن و ژناو نەچوویە و ئیرانیش نەگوتیە کو ئەم ڕاوستاینە ji pîdadina uranyumê ew e yek ya duyê gotê têkşikandina mûşekên balistî îtir Trump dibêjîtin seta sed hêza serbaziya Îranî me têkşikandiye û bi hizarehan armanc amanc li nava Îranê hatîne birdumankirin textê erdî hatîne kirin şevê dîke mezintirîn dûrgeh hatiye armançkirin û textê erdî hatiye kirin yanî pirsyar ev ye çima ye Emerîka neketin ji bo vê çendê dirêje bi vî şerî bête dan tiştek maye di nava Îranê da nekirbîtin rûxandina desthilatê ye yan tiştekê din e في بداية حديثي مع حضرتكم لسرەتای قسەکانم لەگەڵ بەڕێستان باسم لە خاڵێک کرد ئەمریکا لەسەر ئاسمان باڵا دەستە کاتێک ئەو جەنگەی هەڵگیرسان بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل توانیان ئاسمان کۆنتترۆل بکەن لە ڕێگەی زیرەکی دەست کرد و چەکی پێشکەوتووە لە خاڵێکدا کە لە توێژنەوەکاندا ون بوو ئێران ژێرزەوی کۆنتترۆل کردووە ئەم خاڵە هاوسەنگیەکانی هێزی تەواوی و گۆڕی بۆیە ئەمریکا ئێستا لەو کێشەیەدایە چۆن لەو بۆسێ بێتە دەرەوە قسەکەم ئەوەیە زیادبوونی ئاڵۆزیەکان بەردەوام دەبێت چونکە جەنگێکی سەرتاسەری تێناپەڕێنێت چونکە ئەو جۆرە جەنگە هەموو سیستەمێکی ئابووری لەناو دەبێت بۆیە لە ڕۆژان یاخود با بڵێن لە هەفتەکانی ئایندا دانوستان دەکرێت لە نێوان هەردوو لە چ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ لە پێناو چارەسەرکردنی ئەو کێشەیە ئابووری ئەمریکا ئابووری ئەوروپا دەست پێ دکەن بەڕێز هات جەنگێکی سەرتاسەری ئەم دانوستانە و جەنابێتە ئاماژە پێ دکێت ینی دوور نزیک دێ دەست پێکەن ئیران تەحملە شەڕێکی ئەمریکا تەحملە شەڕێکی درێژ دەکەتن تبدأ المفاوضات دانستان لە خاڵێکی ئاماژە پێدراودا دەست پێ دەکا کە بۆتی باز بکەم بیپێ کەی نرخی نەوت لتری یاخود بەرمیلێک نەوت لەسەر بازاری جیهاندا 180 بۆ 200 دلاری تێپەڕاند لە نێوان 180 بۆ 200 دلار بوو ئەو کاتە ڕێخستن بۆ دانوستان دەکرێت بەڵام ئەگەر نەگاتە ئەو ئاماژێ ئەو پێوەرە سەختە چونکە هەردوو لایەن خەریکە لە شەڕەکەدا هاوسەنگ دەبێت گرنگ نییە چەند بردومان و چەند جار هێرش دەکرێتە سەر ئێران گرنگیش نییە چەند جار هێرش دەکرێتە سەر تەلەڤیڤ ئەمانە هەمووی باڵەخانەن بردومان دەکرێن و جارێکی دیکە بنیاد دەنرێنەوە ئابووریەکە هەموو شتێک نوێ دەکات بەڕێز هاتم بەڵام گەلانی وڵاتەکە ناوچەکە کە تا چەند بەرگە دەگرن لە ئابووری و یاخد زیادبوونی وزەکان ئەمانە هەمووی فشار لەسەر حکوومەتەکانی ئەوروپا و ئیسرائیل و ئەمریکاش زیاد دەکات ئەم بەمەش ناچار دەبن دانوستان بکەن بە گوێرەی چەند مەرجێکی دیاری کرا و ئێران پێشنیازی بکە بەشێک لە مەرجەکانیشی کە مەترسیدارە ئەوەیە داوای قەرەبووی جەنگ بکاتەوە داوای قەرەبوو بکاتەوە بۆ جەنگە ئەمەش کڕۆکی بابەتەکەیە زۆر باشە بەڕێز حاتەم حەسوون سەرۆکی ئاکادمیا نێودەوڵەتی ئەمریکیش بۆ ڕاهێنانان لە ئەمریکا ku ji bajêra rebata Mexribê şivêke rasta xwe digelme bû gelekî spasî her hebin.